حديث النبي. مع حديث النبي صلى الله عليه وسلم. وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا واتقوا الله إن الله شديد العقاب. بسم الله. عن عمر بن الخطاب رضي الله عنه قال: سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول: إنما الأعمال بالنيات وإنما لكل امرئ ما نوى، فمن كانت هجرته إلى الله ورسوله فهجرته إلى الله ورسوله، ومن كانت هجرته إلى دنيا يصيبها أو إلى امرأة ينكحها فهجرته إلى ما هاجر إليه. رواه بخاري. عمر كري خطاب رضي الله عنه لسر منبر فرموي: رسول الله صلى الله عليه وسلم دي فرمو همو کردوەیەک بە نیەتە و هەموو کەسێکیش بە پێ نیەتەکەی پاداش دەدرێتەوە. جا هەر کەسێک کۆچ بکات بۆ لای ئەڵڵا سوبحانەه وتەعالا و ڕەسوولەکەی صلی الله عليه وسلم، ئەوە کۆچەکەی بۆ لای ئەڵڵا سوبحانەه وتەعالا و ڕەسوولەکەیەتی صلی الله عليه وسلم. و هەر کەسێکیش کۆچ بکا بۆ دنیا و ماڵی دنیا یان ئافرەتێک بخوازێ، ئەوە کۆچکردنەکەی بۆ ئەوەیە کە کۆچی بۆ کردووە. ئەحمەدی کوڕی حەنبەل ڕەحیمەه الله دەفەرمێ ئەم فەرموودەیە یەکێکە لەو فەرموودانەی کە دینی ئیسلامی لەسەر بونیات نراوە، چونکە باسی نیەت پاچی دەکات بۆ ئەڵڵا سوبحانەه وتەعالا لە کاتی ئەنجامدانی عیبادەتەکان. بەڵێ بەدڵنیاییەوە، چونکە هەموو گفتار و کردارەکان بۆ قبوڵبوون و نەبوونیان وەستاون لەسەر نیەت. هەروەها لە ئەبی موسای ئەشعەریەوە ڕەضی الله عنه دەفەرمێ پرسیار کرا لە ڕەسوول الله صلی الله عليه وسلم دەربارەی پیاوێک کە دەجەنجێت لەبەر ئازایەتی و پیاویش هەیە دەجەنجێ وەک دەمارگیریەک لە بۆ خاک و قەوم وەکە سوکارەکەی، و پیاویش هەیە دەجەنجێ بۆ سومعە و بەرچاوی. جا ئایا کام لەمانە لە پێناوی ئەڵڵایە سوبحانەه وتەعالا؟ ئینجا ڕەسوول الله صلی الله عليه وسلم فەرمووی: هەر کەسێک بجەنجێ بۆ ئەوەی وشەی ئەڵڵا سوبحانەه وتەعالا بەرز و بڵند بێ، ئەوە لە ڕێگای ئەڵڵادایە سوبحانەه وتەعالا. و هەروەها مڕە ڕەضی الله عنه دەفەرمێ لەلای عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەضی الله عنه باسی کۆمەڵەیەک کرا کە لە پێناو ئەڵڵا سوبحانەه وتەعالادا کوژرا بوون. جا عەبدوڵڵاش ڕەضی الله عنه فەرمووی: بابەتەکە بەو شێوەیە نییە کە ئێوە دەیبینن و بۆی دەچن. نا، بەڵکو کاتێک کە دوو کۆمەڵە بە یەک گەیشتن واتە مەبەست پێی لە جەنجی نێوان مسڵمانان و کافرانە، والله ئاعلم. جا فریشتەکان دادەبەزن
ئینجا ناوی خەڵکی دەنووسن بە پێی پێگە و پلەی نیەتیان، وەک فلانە کەس بۆ دنیا شەڕ دەکات و فلانە کەس بۆ مڵک و سەروەت شەڕ دەکات و فلانە کەس بۆ ناوبانگ شەڕ دەکات. بەو شێوەیە و فلانیش لە پێناو بینینی ڕووی ئەڵڵاه سوبحانەهو وەتەعالا شەڕ دەکات. جا هەر کەسێک لە پێناو ئەڵڵاه سوبحانەهو وەتەعالا شەڕ بکات، ئەوە لە بەهەشتدایە. بەڵێ هەر لەبەر گەورەی و گرنگی نیەت پاچیە کە دەبینین عومەری کوڕی خەتاب ڕەضی الله عنه نووسراوێکی بۆ ئەبوو موسا ڕەضی الله عنه نووسی کە تێیدا فەرمووی: ئاگادار بە کە هەر کەسێک نیەتی بۆ ئەڵڵاه سوبحانەهو وەتەعالا پاک بکاتەوە، ئەوە ئەڵڵاه سوبحانەهو وەتەعالا بێپێویستی دەکات لە هەموو ئەو شتانەی کە لە نێوان خۆی و لە نێوان خەڵکیە. و هەر کەسێک لە دڵیدا خۆی جوان بکات و بڕازێنێتەوە بۆ خەڵکی بە شتێک کە تەنها ئەڵڵاه سوبحانەهو وەتەعالا پێی دەزانێت، ئەوە ئەڵڵاه سوبحانەهو وەتەعالا عیبدار و ناشرینی دەکات. جا چ گومانێکت هەیە لە پاداشتی ئەڵڵاه سوبحانەهو وەتەعالا لە خێراگەیاندنی ڕزق و ڕۆزیەکەی و گەنجینەکانی و ڕەحمەت و میهرەبانی خۆی؟ وەسەلام. جا لەم بارەوە سەعیدی کوڕی جوبەیر ڕەحیمەهو الله دەفەرمێ: بزانن کە هیچ وتەیە قبوڵ نابێ ئیلا بە کردەوە نەبێ، و هیچ کردەوەیەکیش قبوڵ نابێ ئیلا بە وتە نەبێ. جا هیچ وتەیەکیش قبوڵ نابێ ئیلا بە نیەت نەبێ، و هیچ یەکێکیش لە وتە و کردەوە و نیەت قبوڵ نابێ ئیلا بە موافقەی سونەت نەبێ. کەواتە بەر لە هەموو شتێک پێویستە وریای نەفسمان بین و بیناسین تاوەکو جڵەوگیری بکەین لەسەر ئیخلاس. بەڵێ هەروەک ئەبوو بەکری سڵدیق ڕەضی الله عنه لە وەسیەتەکەی بۆ عومەری کوڕی خەتاب ڕەضی الله عنه کاتێک کردیە خەلیفە لە دوای خۆی، ئینجا پێی فەرموو: ئەی عومەر، یەکەم شت کە لێی ئاگادارت دەکەمەوە ئەو نەفسەتە کە کەوتۆتە نێوان هەردوو تەنیشتەکانت. بەڵێ بەڕاستی بەردەوام دڵی بەندە وەستاوە لە نێوان دوو گوێڕایەلیدا، یان گوێڕایەلی بۆ ئەڵڵایە سوبحانەهو وەتەعالا و یان گوێڕایەلی بۆ شەیطانە عەلەیه اللعنە. بۆیە سوفیانی ثەوری ڕەحیمەهو الله ئامۆژگاریمان دەکات و دەفەرمێ: ئەگەر نیەتی هەر کردەوەیەکی چاکەت هەبوو، ئەوە پەلە بکە لە ئەنجامدانی پێش ئەوەی شەیطان بێتە نێوانتانەوە. جا هەر لەم بارەوە عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەضی الله عنه دەفەرمێ: بەڕاستی مرۆڤ هاندەرێکی فریشتەیی و هاندەرێکی شەیطانی هەیە. جا هاندانی فریشتەکە بریتیە لەوەی کەوا هانی دەدات لە بۆ ئەنجامدانی چاکە و بەڕازدانانی حەق، و هەر کەسێک ئەوەی بینی لە ناخ و لە دڵیدا هەستی پێکرد، ئەوە با سوپاس و ستایشی ئەڵڵاه بکە سوبحانەهو وەتەعالا. و هەروەها هاندانی شەیطانیش بریتیە لەوەی کە هانی مرۆڤ دەدات لە بۆ ئەنجامدانی خراپە و بە ناڕازدانانی حەق. جا هەر کەسێکیش ئەوەی بینی و لە ناخ و لە دڵیدا هەستی پێکرد، ئەوە بە پەنا بە ئەڵڵاه سوبحانەهو وەتەعالا بگرێت. بەڵێ بەڕاستی پەنا بە ئەڵڵاه سوبحانەهو وەتەعالا ئەم باسا بە زۆرێک ورد و زەحمەتە مەگەر کەسێک ئەڵڵاه سوبحانەهو وەتەعالا ڕەحمی پێکرد بێ، هەروەک سوفیانی ثەوری ڕەحیمەهو الله دەفەرمێ: وەڵڵاهی هیچ شتێکم چارەسەر نەکردووە کە سەختتر و گرانتر بێت لەسەر دڵم لە پاکردنەوەی نیەتم بۆ ئەڵڵاه سوبحانەهو وەتەعالا، چونکە بەڕاستی زۆر جار نیەتم دەگۆڕا و گۆڕانکاری بەسەردا دەهات و وەکو خۆی نەدەما. هەروەها پرسیاریان لە سەهلی توستەری کرد ڕەحیمەهو الله کە ئایا چ شتێک زەحمەتتر و ناڕەحەتترە لەسەر نەفس؟ ئەویش فەرمووی: ئیخلاس و نیەت پاچی، چونکە لە ئیخلاس و نیەت پاچیدا هیچ پشک و بەشێک بۆ هیچ کەسێکی تر تێیدا نییە. ئەوە بەڕاستی
کردەوەی بێنیەت پاچیش ئاوا دەبێ بە تۆز و بە هەوا دادەچێ. زامالیکی کوڕی دینار ڕەحیمەه الله دەفەرمێ هەر کەسێک تێکەڵی بکات لە نیەتی ئەوە تێکەڵ دەکرێت بۆی، و هەر کەسێک نیەتی پاک بکاتەوە ئەوە پاک دەکرێتەوە بۆی. هەڵبەتە مەبەست لە وتەکەی ئەوەیە کە هەر کەس لە نیەتیدا جگە لە بۆ ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا شتێکی تری لەگەڵ تێکەڵ بکات، ئەوە ئەو کەسانە ڕێگاکەیان بۆ تێکەڵ دەکرێت و ناتوانن حەق و باتڵ لێکجیا بکەنەوە. و ئەگەر هەر کەسێکیش نیەتی پاک بێت و هیچ شتێکی لەگەڵ تێکەڵ نەکا، ئەوە ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا ڕێنمووی دەکات بۆ حەق و ڕێگاکەی بۆ پاک دەکاتەوە. جا لەم بارەشەوە مطەڕیفی کوڕی عەبدوڵڵاه ڕەحیمەه الله دەفەرمێ چاچی و سەلامەتی کار و کردەوە بەهۆی چاچی و باشی سەلامەتی دڵەوەیە، و چاچی و سەلامەتی دڵیش بەهۆی چاچی و سەلامەتی نیەتەوەیە. و هەر کەسێک نیەتەکەی پاک و بێگەر بوو ئەوە کار و کردەوەکەشی بۆ پاک و پوخت دەبێ، و هەر کەسێکیش نیەتەکەی شتێکی تری تێکەڵ کرد ئەوە لێی تێکەڵ دەبێت و لێی تێک دەچێت. ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا دەفەرمێ وكل إنسان ألزمناه طائره في عنقه. زا حسنی بەسری ڕەحیمەه الله لە تەفسیری ئەو ئایەتە پیرۆزەدا دەفەرمێ کار و کردەوەکەی وەک ملوان کە دەخرێتە ملو گەردەنیەوە. بەڵێ بێگومان ئەوە لە ڕۆژێکدایە کە ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا دەفەرمێ يوم تبلى السرائر. بەڵێ ئەو ڕۆژێک کە ئیتر پەردە لەسەر هەموو نهێنیەک لا دەچێ، بەڵێ ئیتر لا دەچێت. ڕۆژێکیان حەسەنی بەسری ڕەحیمەه الله ئامۆژگاری خەڵکی دەکرد، پیاوێکیش لە شوێنەکەدا دەستی کردە گریان. جا حەسەنی بەسریش ڕەحیمەه الله فەرمووی بەڕاستی ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا لە ڕۆژی قیامەتدا پرسیارت لێ دەکات کە ئایا لەوەدا مەبەستت چی بوو؟ واتە پرسیار لێ دەکرێت کە ئایا ئەم گریانت لە ترسی ئەڵڵا بووە سوبحانەهو وەتەعالا یان بۆ خۆ دەرخستن بووە؟ بەڵێ بەڕاستی بارودۆخەکە زۆر لەوە قورسترە کە ئێمە بیری لێ دەکەینەوە، چونکە لەو ڕۆژەدا هیچ کەسێک نییە ئیلا پرسیاری لێ دەکرێت، هەروەک ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا دەفەرمێ فَلَنَسْأَلَنَّ الَّذِينَ أُرْسِلَ إِلَيْهِمْ. واتە بەدڵنیاییەوە لە ڕۆژی قیامەت پرسیار لەو کەسانە دەکەین کە پێغەمبەرمان بۆ ناردوون کە چۆن وەڵامی پێغەمبەرانیان داوەتەوە عەلەیه السەلام. جا هەر ئەوەندە نا، بەڵکو دەفەرمێ وَلَنَسْأَلَنَّ الْمُرْسَلِينَ، و پرسیاریش لە هەموو پێغەمبەرانیش دەکەین عەلەیه السەلام سەبارەت بەگەیاندنی پەیام و ڕیسالەکەی ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا. کەوایە گرنگترین شت ئەوەیە کە نیازی دڵمان پاک بکەینەوە لە کردنی کردەوەکان، هەروەک سەعیدی کوڕی جوبەیر ڕەحیمەه الله دەفەرمێ نیاز پاچی ئەوەیە کە بەندەی ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا دینداری و کردەوەکانی هەمووی بۆ ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا بێت و شیرکی نەبێت و ڕیای نەبێت لە کردەوەکانی. بەڵێ عەلی کوڕی ئەلباشانی ڕەحیمەه الله دەفەرمێ پرسیارم کرد لە عەبدوڵڵای کوڕی مبارەک ڕەحیمەه الله دەربارەی ئەو ئاەتەی کە ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا دەفەرمێ فَمَنْ كَانَ يَرْجُو لِقَاءَ رَبِّهِ فَلْيَعْمَلْ عَمَلًا صَالِحًا وَلَا يُشْرِكْ بِعِبَادَةِ رَبِّهِ أَحَدًا. عەبدوڵڵای کوڕی مبارەک ڕەحیمەه الله فەرمووی ئەوە ماناکەی ئەوەیە کە هەر کەس دەیەوێت بگات بە بینینی خالقەکەی ئەوە با کردەوەی چاک بکات و کردەوەکانیشی بە کەس نەڵێ. بێگومان
واتا ئیخلاسی هەبێت. ڕەسوول الله صلی الله عليه وسلم دەفەرمێ کردەوەکانی مرۆڤ لە ڕووی باشی و قبوڵبوون و نەبوونی بەستراوەتەوە بە کۆتاییەکەی. زا لە کۆتاییدا ئیبن ڕەجەبی حەمبەلی ڕەحیمەه الله ئامۆژگاریمان دەکات و دەفەرمێ بزانن کە بنزینەی ئیستیقامە بریتیە لە ئیستیقامە و بەردەوامبوونی دڵ لەسەر تەوحید. زا هەر کاتێک دڵ ئیستیقامە و جێگیربوون و بەردەوامبوونی هەبوو لەسەر ناسینی ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا و لەسەر ترسان لێی و هەروەها بە گەورە و بەڕێز و بە شکۆدانانی و ترس و بیم لێی و خۆشویستنی و کارکردن بەوەی کە ئەو دەیەوێت و بە ئومێدەوە بوون لێی و پاڕانەوە لێی و پشت بەستن پێی، ئینجا پشت هەڵکردن لە هەموو پەرستراوێک بێجگە لەو نەبێت کەوا ئەندامەکانی لاشەش هەر هەمووی ئیستیقامەی دەبێت لەسەر گوێڕایەلیکردنی، چونکە دڵ پادشای ئەندامەکانی لاشەیە و ئەندامەکانیش سەربازی ئەون. جا ئەگەر پاشا ئیستیقامەی هەبوو ئەوە سەربازەکانیشی و ژێردەستەکانیشی ئیستیقامەیان دەبێت. صلى الله عليه وسلم. مع حديث النبي صلى الله عليه وسلم.